یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەرگای کراوە بووە بۆ ئەوەی ئەو دەنگە نەبیسراوانی کە لە چینەکانی خوارەوەی کۆمەڵدا بووە بهێنێتە سەر و بەرزی بکاتەوە بۆ ئاستی بیستن. بۆ ئەمەش هانای بۆ دوانگە و سەکۆکان و دەستگا ڕاگەاندنەکانی بردووە و بە دەرفەتی زانیوە کە ڕێبەری ڕەوتی ئازادی و ئازادی خوازان بکات. ئەمەش لەو سۆنگەیەوە کە سەرۆک مام جەلال ئەڵێ یەکێتی لە هەر کوێ بێت ئازادیش لەوەیە. کەشیش بم هەموو بایەک ڕام ناژەنێ با سەرچاوەیان بەفریش بم هەموو مەلێخۆنەیتی لە عەشقی خاک لە خاکیان وەرز نابم وەکو سیروان ماندوو نابێ ماندوو نەبوو. ئێمە دەبێت ئەو جەوە دروستکەین کە هەموو کەس بتوانێت بکە. من لە پارتی ئازادی سەکۆیەک دروست دەکەم ئەو خەریکیشم دەیڕازێنمەوە. ئەو سەکۆی بۆی هەموو ڕۆژی جومعان خەڵک وەکو کۆرنەرەکەی هایت پارک پسی ئازاد بێ هەرچی دەڵێ بڵێ قسەی خۆی بکات قسەی دڵی خۆی بکات ڕخنەی هەیە گلەی هەیە گازاندەی هەیە بیڵێ با خەڵک پێ گوێ لێ بگرێت چێت دەچێ مناقەشە لەگەڵ بکات لەگەڵی بکات. ئێمە دەبێت جەوێکی وا دیموکرات دروستکەین لە ناو میلەتەکەی خۆماندا خەڵک بوێرە قسە بکە. ئەگەر پێغەمبەران ڕخنیان لێ گیرا بێت عەبدەکانی خوای زۆر خوار ئەوان حەقیانەوێت دەئەوەندە ڕخنیان لێ بگیرێت. پاشان ڕخنە هەمیشە کەلکی دەبێت حتا ئەگەر ناحەق بوو. ڕخنەی ناحەقیش کەلکی دەبێت چونکە خەڵک لە ناحەقەکە دەگا و حەقەی بۆ دەردەکەوێت. بۆیە ئێمە دەبێت نەترسین لە ڕخنە. بۆ ئەمە بەستەش سەرۆک مام جەلال پرۆژەی دروستکردنی سەکۆیەکی لە پارکی ئازادی شاری سلێمانی داهێنا بۆ ئەوەی لێەوە تاکەکان بتوانن بە ئازادانە بدوێن و پەیامی خۆیان بۆ یەکێتی وەک هێزی باڵای سنووری سلێمانی بنێرن و بەبێ سانسۆر نهێنەکانی دڵیان بۆ دەسەڵات پیشان بن و بە ڕەخنەکانیان مێژوو یەکێتی جوانتر و دەوڵەمەندتر بکەن و ئەو سەکۆیەش ناو بنێن سەکۆی ئازاد. هەر شیکاریەک بۆ بیرۆکەی دروستکردنی سەکۆی ئازاد لای بەهشتی مام جەلال ئەوە دەرەخا کە مام جەلال ڕەهەندێکی گرنگ لە بیری مەوسوعی ئەوە هەبووە کە ڕەهەندی ئازادی خوازیان بەتوانین بڵێن ڕەهەندی لیبراڵ لە ناو فکری مەوسوعی مام جەلالە. دروستکردنی سەکۆی ئازاد لەو مێژووی کە دروستە بێ لە ڕاستیە بۆ دروستکردنی جۆرێکە لە نەریتی دەربڕینی یان تعبیرکردن لە کۆمەڵگەی مەدەنی. بواتە مام جەلال کەسێک بۆ کە دەست پێشخەر بۆ لەوەی کە ترسی ئینسان بشکێنێ لەوەی کە ئەرچی لە ناخیا هەیە بیڵێت زۆر گرنگترەوە زۆر لە بەرژەوەندی کۆمەڵگەش وە لە بەرژەوەندی دەوڵەتیش ئەشکێتەوە کاتێک کە ئینسان توانای تعبیرکردنی ئەبێ لەوەی کە لە ناخیایەتی. مام جەلال خۆی لەبەر پیاوێکی دڵپاک بووە بڕۆیشی بۆەوە کە ئینسان ئەبێ لە ڕێگەی ممارەسەکردنی ئازادی بیر و ڕاوە ئازادی ڕەخنەگرتن بێ بە کاینێک خاڵی لە هەر جۆرە لە چینەیەک یان ڕقێک کە ببێتە مای شێواندن و تێکدانی سلمیانی. بۆیە سەکۆی ئازاد یەکێک بۆ لە جوانترین ئەو بیرۆکانەی کە لە مێژووی دوای ڕاپەڕینە مام جەلال خۆی دەست پێشخەر بۆتیایەوە توانین بڵێن دامەزرێنەر و ئەندازیاری بووە و ئەوەش دەستکەوتێکی گەورەی مام جەلالەکە لە بە بڕوای من لە مێژووی سیاسی ئەوە بۆی بە باشترین و جوانترین شێوە بۆی تۆمارەکە.